باوکم خۆشەویستترین باوکە لە جیهاندا. باوکم جوانترینە. زیرەکترینە. زۆر زیرەکە. بەخشندەترینە. ئەو سوپەرمانی منە. باوکم ئەیەوێت من باشترین بم لە قوتابخانەدا. باوکم وریایە، بەڵام درۆ ئەکات. لەبارەی ئیشەکەیەوە درۆ ئەکات. درۆ ئەکات و ئەڵێت پارەم پێیە. درۆ ئەکات و ئەڵێت ماندوو نیم لە کارەکەم. درۆ ئەکات و ئەڵێت برسیم نییە. درۆ ئەکات و ئەڵێت ئێمە هەموو شتێکمان هەیە. درۆ ئەکات لەبارەی دڵخۆشیەوە. درۆ ئەکات لەبەر من.